بەڵێشتا لە عراق سەرڕایەوەی کە 21 ساڵ بەسەر لە ناوچوونی ڕژیمی باس تێدەپەڕێت هەمان ئەقلیەت حکومی عراق دەکات کە لە کۆمەڵێک بنەمادا بنەماکانی ڕژیمی باس بەرامبەر بە پێکاتەکان و نەتەوەکانی دیکە لە عراق پێڕەو دەکات. بەڵام ئایا ڕێگەنەدان بە دروستبوونی دیکتاتوریەتی نوێ لە عراق و پەنوەرگرتن لە ڕژیمەکانی ڕابردوو ئێستا توانێت ناو عراقیەکان ببێتە ئاراستەیەکی دیکە بۆی کە جارێکی دیکە و ئەزمونانە دووبارە نبنەوە؟ لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز شێروان شەمیرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵ ما. بەڕێز شێروان بەخێر هاتی، زۆر سپاس کە لەگەڵمانی. بەڵام ئەمێ بپرسم کە بۆچی هێشتا دوای 21 ساڵ لە کۆتای هاتنی و دەسەڵاتە دیکتاتۆرە هەندێک لایەن ئەیانەوێت هەر بەو ئاراستەیە سیاست بکەن و بگەڕێنەوە بۆ سەردەمی دیکتاتۆریەت و تاکڕەوی لە عراق؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. لە سەرەتادا پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە جەنابت و هەموو کوردستانەکانەکەم داواکارین لە خوای گەورە کەوا ئەم جەژنە بێتە مای دروستبوونی کوردستانێکی ئازاد و ئاوەدان و خۆشگوزەران و زیاتر نزیک بوون لە خواوە. بەنسبەت پرسیارەکەی جەنابت ئەوە دوو هۆکاری سەرەکی هەیە یان سێ هۆکاری سەرەکی هەیە. هۆکاری یەکەم سروشتی بەشەر وایە هەر کەسێکەوە دەسەڵاتی هەبوو ئەگەر ڕێگر نەبوو ئایا ڕێگرەکان ڕێگری ڕۆشنبیری بێ یان یاسایی بێ یان ڕێگری هێزێک بێ هێزی جەماوەڕ بێ هەر شتێکی تر بێت هەمیشە هەوڵی ئەوە ئەداکەوە پاوانخۆکەوە پاوانخوازی بکەوە دەسەڵات بگرێت وە زیاتر دەسەڵاتی خۆی فراوان بکە ئەوەندەی پێی بکرێت. سروشتی بەشەر ئەمە طبیعەتێکە کەوا لەناو هەموو مرۆڤەکانە هەیە و دروست کراوە یعنی بەشێکە لە غەریزەی ئینسان. خاڵی دوام بریتە لەوەی کە ئەو ڕۆشنبیری کەوا لەناو ئەو توێژە سیاسی کەوا ئێستا لە عێراقا هەیە چ ڕۆشنبیری سیاسی چ ڕۆشنبیری ئاینی یعنی مەسەلەکە تەنها کلتور نییە ئەوەی کەوا مابێتەوە لە ڕابردووە ئێستا کەوا هەبێ زۆر جار کاتێکەوە ئینسان شۆڕشەکە بۆ گۆڕینی ئەو کلتورە داپڵۆسێنەرە یان کارتونە خراپەیەکەوە لە ڕابردووە بۆی ئێستا کلتورێکی تری نوێی چاکی ئاودانی دموکراسی ئازاد بێتەکایەوە. بەڵام ئەو ڕۆشنبیرێکەوە ئێستا لە ناو سەرکردە سیاسی عێراقیەکانە هەیە چ ئەوانەی لە دەرەوەی عێراق ژیاون واتەوانەی لە نەوەدەکان لە هەشتاکان لە حەفتاکان لە دەرەوەی عێراق و لە ئەوروپا بوون و لە وڵاتە ئازادەکانە ژیاونیان ئەوانەی کەوا هەر لە ناو خودی عێراقا بوون و بە ئاگری ڕژێمی باز داخ کراون هەموو ئەوانە هەردووکیان ئەو ڕۆشنبیری عەقڵیان لا دروست نەبووە کەوا ئازاد بن دموکرات خواز بن. لە ئەوروپا ینی پاسپۆرتی وڵاتی ئازادی ئەوروپیان هەیە بەڵام لێرە بە شێوەیەکی ترایی مامەڵایەکەن. خاڵی سێم بریتە لە ئەمریکیەکان. یەکەمین هۆکاری لادانی ڕژێمی دەسەڵاتداری ئێستای عێراقیان ڕژێمی حاکمی عێراقە لە دوای 2003 و لە 2004 دروست بوو لە ئەو دەستورە لە ئەو مەسارە دەستوریەکەوە دیاری کراوە بۆ ئەوەی کەوا لە عێراقا دەوڵەتێکی فیدرالی پەرلەمانی هەبێ ئەمریکەکان بوون لە ساڵی 2010 ئەوش بەهۆی ئەوەی کەوا هەوڵیاندا لەگەڵ ئێرانەکان ڕێکبوون ئێرانەکان زۆر بەهێز بوون لە عێراقا چەکیان بەکارهێنا ئەمریکەکان بۆ ئەوەی کەوا خۆیان لە ئاگری چەکی ئێرانەکان لابن. لە 2010 ئەو کاتەی ئۆباما سەرۆک بوو بایدن هاتە بەغدا وای کرد ئەیاد عەلاوی لە کە مافی دەستوری هەبوو بە شێوەیەکی دیموکراسی پەرلەمانی حکوومەت تەشکیل نەدا دەستوریان تێکدا لە ڕێگای دادگای ئەو کاتە و مدحەت مەحموودەوە و نووری مالکی بوو بە سەرۆکۆمار. ئەوە بوو بە یەکەم هەنگاوی ئەوەی کەوا دەسەڵاتێکی ئێستا هەیە دروست بێ بۆ شکڵێکەوە. باشە بەڕێز شێروان ئاماژەت بە ڕۆڵی ئەمریکا کرد. ئەمریکا بەریتانیا وڵاتانی کە ویستیان عێراقی نوێ بنیاد بنێن ویستیان کە مۆدل و فۆرمێکی نوێ لە فدراڵی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نیشان بدەن بەڵام ئەم مۆدل و فۆرمەی کە ئەمریکا ئەیویست و هاوپەیمانەکانی شکستی خواردووە. ڕۆڵی ئەمریکا ئێستا چۆنە بینی لە مامەڵەکردن لەو بابەتانی کە لە عێراقی بە تایبەتی ئەو شەڕە تایفیە و شەڕە هەرێمیی کە لە نێو عێراق لەگەڵ ئەمریکا و وڵاتانی دیکەی ناوچەکەدا هەیە؟ لە دوای زاڵمای خەلیلزادەوە کە لە 2024 و 25 لەو کاتێکەوە دەستوری عێراقی نووسرا ئەو کاتە بوو بە سەفیریش ئەمریکا لە بەغدا سەفارەتی ئەمریکی لە عێراقا هێزە ئەمریکەکان لە عێراقا تەواو بێهێز بوون ڕۆڵێکی ئەوتۆیان نەبووە لە ئاراستەکردنە بەڵکو بە پلەی دووەم هاتن دوای ئێرانەکان. بەریتانەکان ئەوە هەر هیچ ئەوان هەوڵیانەدا بە شێوەیەکی ئەشتیانە خۆیان بمێنەوە و پاشان بڕۆن هەتا ئێستاکەوە ئەمڕۆ منافسکی هاتووە. ئێلینا بیانی من و ئەزانم لە دوای زاڵمایزادەوە تاکە سەفیرێکەوە بۆ ئەوە بشێت دەستەواژە لە هێز و دەسەڵاتی ئەمریکەکان بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقا بریتە لەم سەفیرێکەوە ئێستا هەیە ئەم باڵۆزێکەوە ئێستا هەیە. ئەمریکەکان ئێستا بە شێوەیەک لە شێوەکان باشترن لەوەی کەوا ڕابردوو
بەڵام هێشتا نەگەشتونەتە ئەو ئاستێکەوە بیانەوێ ئەو بنەمایانەیان ئەو دروشمانێکەوە لە 2003 و پێش 2023 بۆ بەرپاکردنی جەنگ دژ بە عێراق و لابردی ڕژێمی بەعەس لە عێراقا دروستی بکەن هێشتا نانتوانێت ئەوە بەدەست بێنن ئەوەش دیسانەوە ئەڵێم ئەگەڕێتەوە بۆ ئەو ململانەیەکەوە لە ناوچەکە هەیە لە هەرێمەکە هەیە لە عێراق هەیە و ئەوەی کەەوە پەیوەندی بە ئێرانەکانەوە هەیە ئێرانەکان توانیان کەەوە سەرکەوتن بەدەست ئەمریکا بێنن بەسەر ئەمریکا بێنن لە عێراق. باشە بەڕێز شمیرانی ئەو مۆدلی کێستا لە عێراق پێڕەو دەکرێتەوە سیاسەتانی کە هەیە لەناو خودی عێراقدا لەناو خۆی عێراقدا گەڕانەوە بۆ جۆریەک لە مەرکەزیەت و ناوەندگرایی ئایا ئەم بابەتە بۆچی لە عێراق هێشتا یەکلایی نەبووەوە ما فدراڵیەت و هەروەها دیموکراسی لە عێراق ناخاتە ژێر پرسیارەوە؟ بۆچی یەکلایی نەبووەتەوە ئەوە ئامێنێتەوە سەر هۆکاری سەر ئەو هێزە سیاسیانەی کەوا لە عێراقا دەسەڵاتدار بوون و حکمیان بۆ دەسەڵاتیان بۆ لە بەغدا لەوانە کوردیش چونکە هەندێک لەو یاسایانەی کەوا لە پەرلەمانە ئەبووە دەربچوایە هەندێک لەو ڕێکەوتنە سیاسیانی کەوا بەدەر لە دەستور ئەکرا بەهۆی بارودۆخی سیاسیەوە وای کردکەوە وردە وردە عێراق بەرەو مەرکەزیەت بڕوە ئەو دەسەڵاتی کەوا ئێستا لە عێراقا هەیە و ئەوێت کەم کەمێک دەوڵەتی قوڵ بۆ خۆی دروست بکە باوەڕی بە فیدرالیەتیان باوەڕی بە ئەم جۆرە حاڵەتانە نییە قەناعەتی هەیە یعنی لە ڕووی نەتەوایەتیەوە هێشتا لە ڕۆشنبیری عێراقەکانە ئەوە دروست نەبووکەوە عێراق ئەبێ فیدرالی بێ و کۆمەڵێک هەبن کۆمەڵە کەسانێکە بن لە شوێنێکە کەوا جۆرە مافێکی تایبەتیش بە نیمچە سەر بەخۆیەکیان هەبێ بەخۆیان شتیوانە لە کەلتو هەتا ئێستاش هەتا ئەم دقیقەیەش لە ناو ئەدەبیاتی سیاسی و ڕۆشنبیری عێراقەکانە مەبەستم ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقا ئەو جۆرە لێکدانەوەی ئەو جۆرە فیکرانە ئەو جۆرە تێگەیشتانە نییە ئەمە خاڵی دوو ئەمێنێتەوە ئەچێتەوە بەسەر مەزهەبگرایی ئێمە ئەزانین کاتێکەوە ئێران دروست بووە ئەو باڵانەی خۆی دروست کردووە لە ناوچەکە لە عێراق لە لوبنانە لە هەر شوێنێکی تر هەیە بۆ ئەوە دروستی کردوون کەوا پاوانخوازیەک زیاتر هێز و دەسەڵاتی خۆی دروست بکە جا ئێستا کاتێکەوە لە فکری ئەوە لە دید و لە سیاسەتی ئەوە هەیە کەوا زیاتر دەستی بڵاو بکاتەوە و دەست بەسەر ناوچەکە بگرە و زیاتر ئەو مەزەبێکەوە خۆی هەیەی ئەو دید و بۆچوونە ئاینەی کەەوە خۆی هەیەی بڵاوی بکاتەوە ئێستا کاتی ئەوەی بۆ بڕەخسێ مەجای ئەوە ناداکەوە تۆ لە ئەوە دەربچی بۆیە بە هەر شێوەیەک لە شێوەکان هەیە ئەوێ بتێنێتە ژێر کێفی خۆی عێراق ئێستا ئەو دەوڵەتە قوڵیە بە هاوکاری هەندێک لە دادگای فیدرالیش ئەیانەوێ وردەوردە عێراق بە ئاراستەیەکی نافیدرالی ببن ئەو ئاراستە نافیدرالیە هێشتا ئاراستەکەی گرتووە ڕانەوەستاوە ئەگەر لە وێزگەیەکە هەندێک وەنەوزێک بدا ڕابوەستێ ئەوە بەهۆی بارودۆخەکەەوە هەیە بەڵامێکی هێشتا عێراق بە ئاراستەی نامەرکەزی بوون نافیدرالی بوون. بەڕێز شێروان جگە لەو بابەتە ناوخۆیانەیە کە بەنسبەت عێراقەوە هەیە بەنسبەت کورد و لایەنەکانی دیکەشەوە عێراق بەردەوام سیاسەتێکی ستەمکارانەی پێڕەو کردەوە بڕیارەی کە 49 ساڵ لەمەوبەر بەر لە ساڵی 1970 بۆ بە عەرەبکردنی ناوچەی کەرکووک و نینەوە پارێزگای کەرکووک و نینەوە دەستی پێکرد ئێستا شەر بەردەوامە دەسەڵاتدارانی عێراق ئامادەنین مادەی 140 جێبەجێ بکەن لایەکی دیکەوە دادگای فدرالی و دەستور بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردەهێنن بۆ بەرژەوەندیەکانی کە پێشێلی دەکەن بۆچی تا ئێستا ئەم سیاسەتانەوە ئەقلیەتە حکمی عێراق دەکات؟ هۆکارەکەی هەر ئەو هۆکارانەیە ینی ئەو پەروەردەیەی ئەو پەروەردە عەقڵی و دەرونیەکەوە ینی ئێمە دوو فکر هەیە ئەکرێ ئەو جۆرە حاڵەتانە چارەسەر بکەن فکری ئاینی فکری سیاسی بەشەری ڕوت ئەوەی کە دانراوی دەستی بەشەرە ئەم دوانە بەو شێوەیەکەوە پێویست بێ ئەوەندەیەکەوە پەیوەندی بەکرانەوە و مافی لایەنەکانی ترەوە هەبێ ئەم دوانە لە عێراق هیچ کامێکیان بوونیان نییە بۆیە بەو شکلە مامەڵایەکرێ ئەمە لەلایەکی تر ئەو جۆرە مادەمادەی 140 بە شێوەیەک دانرا کەوان ینی جێبەجێ ناکرێت پاشان کەرکووک مەلەفێکی نێودەوڵەتیە ئێمە ئەزانین ڕاستە لەو کاتێکەوە عێراق مادەی 140 نووسراوە بۆ ئەوەی کەوا کەرکووک چارەسەر بکرێت بەڵامێکی مەسئلەیەکی نێودەوڵەتیە بە هیچ شێوەیەک لە 2004 لە 2005 پێش ئەوەی مادەی 140 دابنرێ بەریتانیەکان کاتی ئەوان دەسەڵاتدار بوون لە کەرکووکە یان ئیماسکای ئەوەی ڕاوێژکاری بەرەمەر بوو دەسەڵاتدار بوو لە ڕووی سیاسیەوە لە کەرکووک لەسەر لەگەڵ ئۆدێرنەوە ئەوانی کەشکە لە کەرکووکا بوون ئەو ماکفیل و سەربازەکانی تری ئەمریکا هەر ئەو کاتە ئامادەی ئەویان نەبووکەوە بەشێکیش تەنانەت لە کەرکووک بخەنە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان یعنی ئێستا پێوە یاداشتەکانی بخێنەرەوە باسی ئەوە ینی تەنها مەسەلەکە پەیوەندی بە عێراقەوە نییە بەڵکو پەیوەندی بە ئەو هێزە دەرەکیانەشەوە هەیە کەوا کاریگەر بوون لەسەر خاکی عێراق زۆر باش عێراقیەکان نایانەوێ عێراقیەکان ینی عێراقی عەظیم شیمالی عێراق ئەم دەستەواژانەی کەوا لە سەردەمی بەعسە باو بوون ئێستاش هەر لە ئەدەبیاتی سیاسی لە عێراق لە بەغدا باوە. بەڵێ بەڕێز شێروان شمیرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.